زانکۆی سلێمانی بە بەشداری سەدان خوێندکار و بەرپرسی باڵای حکومی عێراق و هەرێم ڕۆژێکی جیاواز و پرچالاکی بەڕێکرد. ئەوان بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی زانکۆی سلێمانی هاتوون و بەرپرسانی باڵای وەزارەتی خوێندنی باڵاش فستیڤاڵەکە بە هەنگاوێکی گرنگ دەزانن بۆ تێکەڵکردنی ناوەندە ئاکادیمیەکان بە کۆمەلگا. زانکۆ نابێت ناو هۆڵی خوێندنەکانی ناو کلاسەکانە قەتیس بمێنێ ئەو زانستەی ئەو معریفەیە کە بەرەمێنرێ ببڕاتە ناو خەڵک ئەبێ زانکۆ ڕۆڵی پەرلەمانێکی بچووک ببێنێ ناو کۆمەلگایەکی بچووکی دیاری کراوە بۆ نمونە زانکۆی سلێمانی تەنیا ئەرکەکەی ئەوە نێ ناو چواردێوایەت دیوارەکەی خۆیان قەتیس بمێنێ و هەر دەستەکان بڵێنەوە تەواو بەڵکو ئەبێ ئاگای لە خەم و هەموو کێشەکانی کۆمەلگاکەی خۆی بێت کۆمەلگای سلێمانی بێت. لێرە نمایشی چالاکی هوەری و ئەدەبی لەلایەک و خستنە ڕووی سەدان پرۆژە و بەرهەمی دەستی خوێندکارانی سەرجەم بەش و کۆلێژە جیاوازەکان گەرم و گوڕی تەواوی بەناوچەکە بەخشی بوو. هەم بۆ شارکردنەوەی خەڵەکەم بۆ بینینی شتی جوان و ئەو شتانە کۆمەڵک پرۆژەی جوان کراوە هەم تێکەڵبوونیەکە و هەم سیمایەکی جوانیشە بۆ زانکۆی سلێمانی کە چەندین ساڵە نەیکردووە. یعنی خوێندکارەکان ناتوانن فێری مامەڵەکردنێک ببن یاخود یعنی کەشێکی باش ئەڕەخسێنێ هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی ئەوەی کە یعنی زانکۆ با بڵێن ئەبوژێنێتەوە هەم خەڵکەکەش هەست بە خۆشیێکەکە بۆیە زەڕوور ئەم فستیڤاڵانە بکرێن. بە وتەی بەشداربوانی فستیڤاڵەکە گرنگە حکومەت و بەرپرسانی پەیوەندیدار کارە زانستی و نوێگەرەکانی خوێندکاران بە هەند وەربگرن تا لە چوارچێوەی نمایشدا دەربچێت و ببێتە مای سوودی گشتی کۆمەلگا. ئەگەر سەپۆرتێکی باشمان هەبێ هەم تەلەبەکان فکری جیاوازیان پێ هەم دکتۆرەکانمان هەم مامۆستاکانمان یعنی شتیوە تازەمان پێکا توانین شارەکەمان زۆر بەرەو پێشەوە بەرین لە ڕێگەی ئەمەوانە بەڵام ئێمە بەداخەوە سەپۆرتێکی نەمادیمان هەیە نەمعنەویمان هەیە. ئەم فستیڤاڵانەوە ئەکەن توانای خوێندکار بە تەواوەتی دەربخەن وا دەری ئەخەن کە خوێندکار تەنها بۆ خوێندن نەهاتووە بەڵکو خوێندکار چەند توانایەکی تری هەیە کە لە ڕێگەی ئەم فستیڤاڵانەوە نەبێ ناتوانێت دەریخات. فستیڤاڵی ساڵانەی زانکۆی سلێمانی لە ساڵی 2000ەوە ئەنجام نەدرابوو. پاش 23 ساڵ بە بەشداری 84 بەشی زانکۆکە تایدا 1200 پرۆژە و بیرۆکەی نوێ خوێندکار و کەسانی بەهرەمەندی دەرەوەی زانکۆ نمایشکران. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.